لە هەرێمی کوردستان لە کۆی نزیکەی 4 ملیۆن کەس کە مافی دەنگدانیان هەیە، بەڵام نزیک بە 900 هەزاریان تۆماری بایۆمەتریان نەکردووە و بەو پێیەش مافی دەنگدانیان لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی فیدراڵدا نابێت ئەگەر لە ماوەی دیاریکراوی پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەراندا خۆیان تۆمار نەکەن. بۆ مەبەستە لێرە دەمەوێت تاکید بکەمەوە کە ئێمە بنکەکانمان کراوەنە لە هەر حەوت ڕۆژی حەوتە کەواتە جمعە و شەممەش فەرمانبەرەکانمان دەوام دەکەن لە 8 بەیانی تاوەکو 5 ئێوارە. ئێمە نزیکەی 3 ملیۆن و 900 هەزار دەنگدەرمان هەیە، بەڵام تاوەکو ئێستا ئەوانەی کە بایۆمەتریان کردیا 3 ملیۆن کەسن، نزیکەی 900 هەزار کەس تاوەکو ئێستا بایۆمەتری نەکردیا. بۆیدا لە هەوڵاتیان دەکەین سەردانی بنکەکانمان بکەن. ئێوە بۆ خۆتان باش دەزانن هەر کەسێک هەڵگری کارتی دەنگدان نەبێت ناتوانێت لە ڕۆژی هەڵبژاردن بەشداری هەڵبژاردن بکات. کۆمەڵی دادگەری وەک بنەما و باوەڕبوون بە تاکە ڕێگەی ئاشتیانە بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات بڕیاری بەشداری لە هەڵبژاردنەکانی داوە. هەر بۆیە داواش لە هاوڵاتیان دەکات وەک مافێک ئامادەی بەشداری لە پرۆسەکە بن. خۆی کۆمەڵ سەرڕای تێبینیەکانی لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان ڕابردوو و لە داهاتووشدا هەموو مەخاوفی هەر هەیە مەسەلەی دیزاینکردن و ئەو بابەتانە، بەڵام سەرڕای هەموو ئەو تێبینیانە هێشتا کۆمەڵ هیچ بەدیلێکی تر بە چاکتر نازانێت لە هەڵبژاردن و مەبدەئیەن بەشداری دەکات لە پرۆسی هەڵبژاردننی عێراق. جیاوازی شەیە لە نێوان هەڵبژاردننی عێراق و هەڵبژاردننی هەرێمی کوردستان. و ئەمە پێمان باشە کە خەڵک مافێکی تایبەتی خۆیتی بچێتن بایۆمەتری نوێ کاتەوە بۆ ئەوەی کە ئەو مافەی لەدەست نەداتن. وا بڕیارە خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 11 مانگی 11 ئەمساڵ بەڕێوە بچێت لە سەرتاسەری عێراقدا. زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی لەدایک بووی ساڵی 2007 هەن کە ئەگەر بایۆمەتری دەنگدان بکەن مافی دەنگدانیان دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.